لە کاتێکدا لە هەرێمی کوردستان پرسی ڕێفراندۆم و کارەکردنەوەی پەرلەمان دوو پرسی گەرمگوڕی گۆڕەپانی سیاسی هەرێمەکان لە کەرکوو خەمی لایەنەکان هەڵوەستەکردنە لەسەر پرسی ناوسەرجێنا کۆکەکان کە لەمەوبەرەم پرسە لە نێوان هەولێر و بەغدا باڵپەسێدراوی ماوەتەوە. یەک ریزی کورد لێرە گرنگە کە تا چەند ئێمە بتوانین داواکاریەکانی نەتەوەی کورد و داواکاریەکانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان جێبکەینەوە لە ئەو پرۆژەی ئەسانە. قانونە گرنگانی کە هەیە قانونی انتخاباتی مەجالسی محافەزاتە کە چارەنووسی انتخابی خەدەمی ئیداری ناوچە کێشە لەسەرەکان و گرنگترین منتیقەی ناوچە کێشە لەسەرەکان کە کەرکووکە ئەو قانونە لە بەرژەوەندی ئەمەیە و قانونی مەجلسی اتحادە کە ئێستا بەشێک لەلایەنە شیعەکان پێشیان خستووە و پێشنیاریان کردو کە بێتە ناو دانیشتەکانی پەرلەمانەوە قسەی لەسەر بکرێت و تەشریع بکرێت کە ئەمەش گرنگێکی زۆری دەبێت بۆ نوێنەرایەتی کورد لە ئەو مەجلسە لە ئایندەیە کە لە عێراق دروست دەبێت و قانونی نەوت و گازە کە یەکێکە لە هەرە قانونە گرنگەکان و یەکێکە لە هەرە کێشە گەورەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا. دیارە لە ڕابردوو لە ئایندەش هەردیسان ئەم پێشمان بە یەکدەنگی خیتابی سیاسی کورد هەیە لە بەغدا و زۆر جاریشەوەمانوتۆ و تەمەنایەوەمان کردووە کە ئەو خلافاتانی لە هەرێمە نەگوازرێتەوە بۆ بەغدا چونکە کاریگەری دەبێت لەسەر پرۆژە نەتەوەیەکان کە ئێمە هەمانە بە تایبەتی ئەسایمە پرۆژەیەکمانێ هەرچەند لە بواری گفتوگۆتەوە بۆ تەنها بابەتی دەنگدانی لەسەرماوەگەر ئێمە یەکدەنگ و یەک ڕیز پێداگیری لەسەر سەرۆکایەتی پەرلەمانکەین بابەتی گەڕانەوەی زێ کشتتوکالەکان کە تەنها ئەوە ماوە بخرێتە سەر بەرنامەی کار و دەنگی لەسەر بدرێت جۆرێکی زۆرمان بۆ کردووە و لە بەرامبەر هەر پرسێکی ترکە لە ئایندە ڕوبەڕووی خەڵکی کوردستان بێتەوە بابەتی زەختکردن لەسەر حکوومەتی عێراق لەسەر بابەتی گەرمی جوتیاران و کۆمەڵی پرسیتر یەکدەنگی کورد گرنگە و ئەو کاتە بە خیتابێکی بەقوترەوە لەگەڵ بەغدا قساکەین. وەک سەودێرانی سیاسی ئاماژەی بۆ دەکەن ئەگەر لە ماوەی ڕابردوو پەیڕەوکردنی سیاسەتی یابووری سەربەخۆ و فرۆشتنی تاگلایانی نەود لە ڕێی تورکیا و لایەن هەرێمی کوردستان هۆکاری بیانجامبوونی دانوستانەکان بوو بێت لە ئێستا بەدواوە و لەگەڵبوونی مەسلەی ڕێفراندۆم ومێدەکان لە بەردەم و پرۆژەی یاسایانەی کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستاندان قورستر دەبن. تاو کاتێ هەرێمی کوردستان بەشێک بێت لە عێراق پێویستە دەواازەی بەغدا فرامۆش نەکرێت و شوێنی یەکلایکردنەوەی کەسی ناوچە زێنا کۆکانیش بەغدایە بۆیە خزمەتکردنی و کەسە لە ئێستادا پێویستی بە یەکریزی نێوان هەموو فراکسیۆنە کوردستانیەکان هەیە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.